هەشت و نۆی ئەم مانگە لە شاری سلێمانی یەکێک لە گەورەترین ئیڤێنتەکانی هونەرە بەرگریەکان بەڕێوە دەچێت لە چەندین ستایلی جیاوازە کە ئەم پاڵەوانانە پێشتر لە پاڵەوانیەکانی RFL و CFL کە دەستگای میدیایی کورسا سپۆنسەریە کرد لە سەرەتای دەرکەوتنیان بوون. ئێستا پاڵەوانی نێودەوڵەتی لە شاری سلێمانیە ڕوبەڕووی پاڵەوانە کوردەکانە بێتەوە. بە پێتان بڵێم ئەو یاریانی کە بەڕێوە چێ لە سلێمانی ئەم ئیڤێنتە گەورەیە چییە؟ محەممەد تاڵەبانێ بەرامبەر پاڵەوانێکی ئێرانی یاریەکە کە ناوی ڕەزایە ناوەندی وەرچی کوردستان لە لایەن تیمی CFL و RFLەوە یەکێک لە گەورەترین ئیڤێنتەکان بەڕێوە دەبا ڕۆژانی هەشتونەوە لە شاری سلێمانی کە چەندین یاریزانی جیاواز و چەندین یاریزانی دەرەکی هاتوون. نامۆ فازلی پاڵەوانی کورد بەرامبەر بە پاڵەوانێکی ئێرانی ئەبۆڵ فازیل یاری دەکایەکێکە لە شەڕە بەهێزەکان کە چاوەڕوانی ئاستێکی بەرز لە هەردوو پاڵەوانەکە کرێ. بە بەشداری چەندین یاریزانی نێودەوڵەتی لە سلێمانی گەورەترین ئیڤێنتی هونەرە بەرگریەکان بەڕێوە دەچێت. محەممەد زارعی کوردی دانیشتوی وڵاتی نەرویج گەڕاوەتەوە و لەگەڵ حەیدەر دارستانی یاری دەکات یەکێکە لە یاریە هەرە بەهێزەکان. محەممەد پێشتر لە چەندین ڕێکخراوی نێودەوڵەتیدا یاری کردووە. یەکێک لە یاریەکانی دیکە محەممەد یەکێکە لە گەنجەکان بەرامبەر بە بێریتان یاریەکە کەمەش پاڵەوانێتیەکە زیاتر چێژبەخشەکە لەبەرەوەی محەممەد ئەزمونێکی نوێ لە پرۆفێشناڵیدا بیکە. فەرزاتی ئێرانی بەرامبەر بە کامیل ئەزیزۆڤ یاریەکە کە یەکێکە لە شەڕە بەهێزەکان و فەرزادیش ئەزمونێکی گەورەی نێودەوڵەتی هەیە. یاریزانی سووری، یاریزانی رووسی ئەمریکایی بینن ڕۆسلان ئەمۆڤ یاریزانێکی رووسیا کە بەڕەگەز کووردە و لە رووسیا ئەژی و پاڵەوانێتی زۆ گەورەی بینیوە بەرامبەر بە نیکۆی فلیپینی یاری دەکات. کچانیش لەمەدا یاری ئەەکەن لیا ئەلی بەرامبەر بە ئەسما یاریەکات و هێمدادیش کێکێکە لە گەنجەکانی هەولێر بەرامبەر بە محەممەد یاریەکە کە پاڵەوانێکی ئێرانیە. یاریەکان بەردەوامن پاڵەوانی ئێرانی، عراقی، رووسی، سووری و پاڵەوانی دەرەکیش لەم ئیڤێنتا بەشداری ئەەکەن کە تیمی CFL و RFL لەسەر بە ناوەندی وەرچی کوردستان لە ستایلەکانی کەیوەن و بۆکسێن و ساندا و موای تای و MMA یاری دەکەن.